دە هۆکار کەوا لە منداڵان دەکا ڕقیان لە قوتابخانە ببێتەوە. خاڵی یەکەم نەبوونی هاوڕێ وا لە منداڵەکە دەکات کە هەستی تەنیایی بۆ دروست بێت. خاڵی دووەم ئازاردانی لەلایەن قوتابیەکانی تر و توند و تیژبوون بەرامبەری. خاڵی سێم فشار و زەختی زۆری مامۆستا و دایک و باوکی منداڵەکە. خاڵی چوارەم کاتێک منداڵەکە نازانێت چۆن فێر دەبێت و هەروەها کاتێک فێر نابێ ئەوە هەڵسو کەوتەکانی تێک دەچن. خاڵی پێنجەم هەندێک جار مامۆستاکان بابەتەکان بە سەرنجڕاکێشیەوە باس ناکەن ئەمەوا دەکات کە منداڵەکە ڕقی لە قوتابخانە ببێتەوە. خاڵی شەشەم هەبوونی کێشەی خێزانی کەوا لە منداڵەکە دەکات هەمیشە خەیاڵی لە لای ماڵەوە بێ و بیر لەوە بکاتەوە دەبێ ئێستا چی ڕووبدا لە ماڵەوە. خاڵی حەوتەم تند و تیژبوون و ڕەفتارە توندەکانی مامۆستاکان بەرامبەری. خاڵی هەشتەم نەبوونی پاداش لەلایەن دایک و باوکیەوە کاتێک کارێکی باش دەکات یان نمرەیەکی باش بەدەست دەهێنێت. خاڵی نوێم کاتێک دایک و باوکەکە بە کێشەیەکی کۆمەڵایەتی یان دەرونی منداڵەکە دەزانن بەڵام چارەسەری ناکەن. خاڵی دێم ژینگە و دیمەنی نەگونجاوی قوتابخانەکە کە منداڵەکە هەموو ڕۆژێک دەیبینێت.